بۆ ئەوەی قسەی زیاتر لە سەر ئەم بابەتە بکەین میوانێکمان هەیە لەگەڵ میوانەکەمان پرسی زیاتر و قسەی زیاتریش دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز تۆفیق هیجری نوێنەری پەیوەندیەکانی دەرەوەی دروزەکانە و یەکێکشە لە بنەماڵەی حکمەت هیجری یەکێکە لە سەرکردە ڕۆحیەکانی هیجریەکان. بەڕێز تۆفیق شەوتان باش، گەلێک سوپاس بۆ پەیوەندی و بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. با بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەین. حکوومەتی سووریا یاخۆ سوپای سووریا بۆچی شەڕ لەگەڵ دروزەکان دەکا؟ ئەنجا ئامانجی چییە بۆ دەیەوێت دەست بەسەر ناوچەکانتان بگرێ؟ نعم دخلوا لقتال بەڵێ هاتن بۆ شەڕکردن لە دژی دروزەکان. لە ڕاستی ئەمە شەڕکردن نیە لە دژی دروزەکان، ئەمە مۆڵ ناوبردنی دروزەکانە. هەموو جیهادیەکان لە ناوچەکانی دیکە هاتوون، ئەمە بە شێوەیەکی گشتی هەموو ئەوانی هێرشیان کردووە سەر بە دەوڵەت نین، بەڵکو چەکدارن هێرشیان کردووە. ئەوەی دەیان بینین دانوێت هەموو پێکهاتەکان سەرکۆنە بکەن، سەرکوتیان بکەن. سەرەتا لە عەلەویەکان دەستیان پێ کرد و ئێستاش زۆر باشە، زۆر باشە. بەڕێز هیجری، بەڵام ئێوە خۆشتان لە نێوان خۆتاندا ناکۆکن ئەوە تا یوسف جاربووە کە ئەویش سەرکردەیە کە دەڵێ ئێمە لەگەڵ حکوومەتی سووریا ڕێک کەوتوین و شەڕ لە ئەوێ نەماوە لە سوێدا. ئێوە لەسەر قسەکانی ئەو دەڵێن چی؟ یوسف جەربووە بەیاننامەکانی لە ڕاستیدا ئێستا نازانین ئایا تا چەند ڕاست و دروستەکەی تا چەندە. ئەو بەیاننامەی دەرکراوە لەلایەن سەرکردایەتی دروست ئێستا دەبێت تەوافق دەکرێت ئەگەر هەموو هێزەکان لە پارێزگای سوێدا پاشەکشە بکەن. ئێمەش ئەمەمان دەوێت بۆ ئەوەی کوشتن و کوشتارگە کۆتایی بێت. ئێمە ئەمەمان ناوێت، دەمانێت هەموو بکشێنەوە. هەر کەسێک زیندوو بێت ئەوان هاتوونە کوشتویانە. ئەو چەکدارانە تەنانەت ئاژەڵیشیان کوشتووە، داریان سوستاندووە، خانوبەرایان لەناو بردووە. ئەوانە وەهابین دەیانەوێت دروزەکان لە نێو ببەن. ئەمە ئایدۆلۆژیایانە ناکرێت بگۆڕێت، نایگۆڕن، چونکە وا بیر دەکەنەوە کە دەبێت هەموو لایەنەکان ژێردەستەی ئەوان بن و ژینۆسایدیان بکەن. بۆیە هەر ئەستەما ئەم ئایدۆلۆژیایە بگۆڕدرێت. ئەمڕۆ بینیمان لە سوێدا چیان کرد. سەرەڕای ئەوەش هێشتا ترسیان هەیە، ترسیان لە خۆپیشاندان هەیە، ترسیان لە هەڵمەتی ڕاگەیاندن هەیە. بەڵام ئەمە ئەو واقعەیە. ئەوان دەیانێت جینۆسایدیان بکەن. هەموو ئاماژەکان پێمان دەڵێن ئەوان دەیانێت جینۆساید بکەن. بەڵێ ڕۆژی یەکەم ئاگربەستە بوو، ویستیان لەسەر بنەمایەکە بە سەلامەتی و ئاشتیانە بێنە ناو پارێزگاکە، بەڵام پابەند نەبوون و زۆر بە سەختی بردومان کران و فشاری نێودەوڵەتی هەبوو. بەڵام بۆ ئێمە جێگەی سەر سوورمان بوو، هەر لە شەڕکردن و هەر لە کوشتن بەردەوام بوون، زیان دەکرد، ماڵانیان تاڵان دەکرد، ئەنجومەنەکانی دروزیەکانیان دەسوستاند، کڵێساکانیشیان دەسوستاند، جیاوازی ناکەن لە نێوان کریسیان و دروزێک. زۆر کەس هەیە لە تایفەی کریسیانیش لە سوێدا کوژراوە، شەهید کراوە. بۆیە ئەم جۆرە فکرکردنەوە تەکفیریە سەلەفیە جیهادیە واقعەکەیە. زۆر باشە. بەڕێز هیجری، بەڵام هەر یوسف جەربووە دەڵێت نابێت حکمەت هیجری کە سەرکردەیەکی ڕۆحی ئێوەیە یا سەرۆکی ڕۆحی ئێوەیە، دەڵێ نابێت ڕای خۆی بەسەر دروزەکاندا بسەپێنێت. ئێستا ئێوە سەبارەت بەم قسەیە دەڵێن چی؟ حکمەت شێخ جەربووع ئێستا نوێنەرایەتی کەس ناکە لە سوێدا. ئەمە ڕاستێکە بە گوێرەی ئەوەی ئێمە دەیبینین لەو بەیاننامەیە و بە گوێرەی فشارەکان، فشاری ڕاگررتنی شەڕ لە سەرەتاوە هەوڵماندا ئاشتی بەرقەرار بێت. بەڵام لە ڕێگەی ئاگربەست یاخود هەر ڕێگەیەک وەڵامیان نەداوە، بەی شێوەیەک وەڵامی ئێمەیان نەداوە. ئەوانە هاتن
بەنیازی لە ناوبردنی دروزەکان نهاتن ناوچەکە کۆنتترۆل بکەن یاخود چەتەکان دەستگیر بکەن هاتن دروزەکان بکوژن پزیشکیان کوشت ئەندازیاریان کوشت کەسانی ئاشتی خوازیان کوشت سڤیل بێچەک هاتن هەمویان بکوژن دەیانەوێت دروست لە نێو بن زۆر لەوانش دەیانەوێت باشە پێکاتێک بە تەواوی لە ناو بن زۆر باشە بەڕێز هیجری بەڵام هەندێک لایەن هەیە یاخود بە ئێوە تۆمەتبار دەکەن دەڵێن پەیوەندیتان لەگەڵ ئیسرائیل هەیە و بینیشمان ئیسرائیل پشتیوانی لە دروزەکان دەکا لەسەر ئەمەیان دەڵێ چی ئێوە تۆمەتبار دەکەن کەوەی پەیوەندیتان لەگەڵ ئیسرائیل هەیە تایفەی درزی لە ئیسرائیل بەهێزەوە بوونی هەیە و لە ناوچەکەش بوونی هەیە هەموو دروزەکان بریتیە لە پێکاتەیەکی یەکگرت و یەک خێزانی بۆیە لە هەر شوێنێک شەڕ هەبێت دروزەکان شان بەشان یەکدی دەوەستن ئەمە بەم شێوەیە ئێمە یەکدی بەستوەتەوە لە ڕووی نەتەوەوە لە ڕووی ئاین و عقیدەوە ئێمە بەیەکدی بەستراوینەتەوە بۆیە هەمومان یەکی بۆیە سوپاسی هەر کەسێک دەکەین دەسوەردان بکات ئەمەش یارمەتی دەربووە بۆ ئێمە وای کرد ئێمە بە خۆراگری بمێنینەوە بەرگری لە خۆمان بکەین ئێمە بەرگری لە خۆمان دەکەین لە هەڵمەتێکی زۆر گەورە کە هەموو جیهادیەکان هاتوون ڕویان لە سوێدا کردووە دەیانەوێت دروست لە ناو بن هیچ وشەیەکی دیکە نییە هیچ قسەیەکی دیکە نییە با بڵین ئەمە دەسەڵاتێکی جیهادیە هیچی دیکەیان ناوێت زۆر ناوێت ئاشتی هەبێت یاخود ئاشایش بەرقەرار بکەن دەیانەوێت لە نێومان بن زۆر باشە بەڕێز هجری ڕاتان بەرامبەر هەڵوێستی ئەمریکا چیە ئەمریکاش داوای کردو هێزەکانی سووریا لە سوێدا بکشێنەوە پێ دوایە ئەوان دەتوانن جۆرێک لە نێوەنگیری بکەن ئێستا سەرەتا سوپاسی ئیدارەی ئەمریکا دەکەین بۆ هەوڵەکانی ئەوەی دەیکات هەوڵێکی زۆر مەزنا کە داوای لە هێزەکان کردووە بکشێنەوە لە سوێدا بکشێنەوە و ئەمەش ئێمەیان گوتووە شێوەیە دەبێت پاشەکشە دەکەن سیر دەکەین زین دەرەنجامەکە چۆن دەبێت ڕاستە یان نا بەڵام هەر سوپاس گوزارین بۆ هەر هەوڵێکی نێودەوڵەتی لە کاتێکدا ئەمە ململانەیەکی سیاسی نییە بەڵکو دایانێت ئێمە لە نێو بنجینۆسایت کەن تەنات ململانەی ناوخۆیش نییە بەڵکو ململانەیەکی چڕکراوە بۆ لەناوبردننی دروزیەکان ململانەیەک نییە لایانی دەرەکی هاتبێت بەڵکو ناوخۆیە ئێمە لە ناو بن دەڕاگەیان میش دانەوێت خەڵک بەڵاڕێدا باشە لەو پرۆژەیە کە کاریان لە ناوبردننی دروزەکانە باشە ئەوەی ڕوودەدات هاوشێوەی نازی تونڕەوە زۆر باشە بەڕێز هجری سەرەتا بە عەلەویەکان دەستی پێکرد هێرش بۆ سەر ئەوان ئێستا هێرش بۆ سەر دروزەکانە پێ دوایە هەڕەشا هەیە بۆ سەر پێکاتەی کوردیش بە خۆ دەزانی نەتەوەی دووەمن لە سووریا پێ دوایە هەڕەشە لە سەرەوانی شەبێ بەدڵنیایەوە بەدڵنیایەوە ئەمە قسەکانیانە و نیازیشیان ئەمەیە شتیوانکارانیان ئەوانیان لەگەڵ یانن ئەمە پلانیانە خەریکە توندڕەوی زۆر بەهێزەوە لە سووریا بڵاو دەبێتەوە لە ڕاگەیاندن لە وێنە و گرتەیەکانیان دەڵێن ئێمە دەمانەوێت ومەتێک بنیاد بنین و دروست بکەین ئێستا ئەو پێکاتانە بەکاردێنن و شەیتانەیان دەکەن سیرکەن کریسیانەکان لە دیمەشقیان بەسەرات هێزە ئەمنیەکان هاتن هێرشیان کردە سەر کریسیانەکان ئەوانە کۆمەڵەیەکی ئیرهابی و توندڕەوی وەهابین و هیچی دیکەیان ناوێت و پرۆژەی کوردەکان لە سووریا پرۆژەی سووریایەکی دیموکرات پرۆژەیەکی نیشتیمانیە بەڵام دەیانەوێت سەرەتا گوتیان عەلەویەکان دواتر دروست و لە کۆتاییش هێرش دەکەینە سەر هەسەدا ئەمە قسەی خۆیانە زۆر باشە زۆر بەڕێز تۆفیق هجری نوێنەری پەیوەندیەکانی دەرەوەی دروزەکان و لە بنەماڵەی حکمەت الهجری ڕاستەخۆ لە واشنگتۆنەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە کاتێکی خۆش